دەچینە لای تەوەری سێمی بەرنمەکە بێگومان لە هەڵەبجە دیداری نێودوڵەتی هەورامان ناسی بە هاوبەشی لە نێوان زانکۆکانی هەڵەبجە و زانکۆی کوردستانی شاری سنە ڕێکخرا بوو کە لە چوارچەوەی ئەم بابەتە لە چوارچەوەی ئامادەکاریە بۆ کۆنفرانسێکی بەرفراوانتر یاخود کۆنفرانسێکی گەورەی نێودوڵەتی کە بڕیارە مانجی 11 بەڕێوە بچێت کار بۆ ناساندنی هەورامان دەکا وەک ناوچێکی گەشتیاری و فەرەنجی لەلایەن یونسکۆوە. ئێمە ئەم بابەتە دەمانەوێت گفتوگۆی لەبارەوە بکەین و بزانین گرنگی ئەم دیدارە چی بووە بۆ ئامادەکاری بۆ کۆنفرانسی نێودوڵەتی هەوراماناسی بۆ مەبەستە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر مەهاباد کامیلمان کردو کە بەڕێزیان سەرۆکی زانکۆی هەڵەبجێ. دکتۆر بەخێر بێ بەیانی باش سەرەتا با بزانین ئەم بابەتە چییە بڵێن کۆنفرانسی نێودوڵەتی هەوراماناسی چییە؟ سپاس بۆ ئەم دیدارە لە ڕاستیدا ئێمە ماوەی 2 ساڵ لەمەوە پێش ڕێککەوتنامەیەکی نێودوڵەتیمان لەگەڵ ئەم زانکۆیە داواژۆ کرد. بەڕێستان معلومە لاتان کە هەر کاتێک ڕێککەوتنامە لەگەڵ هەر زانکۆیەکدا دەکرێت دەبێت کار لەسەر تەوەرەکانی بکرێت. یەکێک لەو تەوەرانە ئەوەیە کە تۆ کار و چالاکی زانستی بکەیت لە چوارچەوەی دیدارە، لە چوارچەوەی کۆنفرانسە، لە چوارچەوەی وەرکشۆپە. ئەمە لایەنێکیانە. جگە لەلایەنی توێژینەوەی زانستی کە لە گۆڤارە نێودوڵەتیەکاندا دەبێ بڵاو بکرێتەوە لەلایەن هەردوو مامۆستایانی هەردوو زانکۆوە. هەروەها هەنێ جاریش ئەوەی تێدایە کە تۆ ئاڵوگۆڕی مامۆستایە خۆت خوێندکار بکەیت لە نێوان دوو زانکۆکەدا، بەڵام بە حکمەوەی سروشتی ناوچەکەی ئێمە و ئەوان و باری داراییش کەمێک دەستی گرتوین لەوانەیە ئەوە کەمتر توانی بێتمان هەم مامۆستا ئاڵوگۆڕ پێ بکەین هەم خوێندکار ئاڵوگۆڕ پێ بکەین. هەڵبەتە کۆنفرانسەکە یەکێکە لەو کارانەی کە ئێمە بنەمای کارکردنمانە لەگەڵ وەرکشۆپ لەگەڵ دیدارە. جگەر لەم کۆنفرانسێک کە ئێستا ئێمە بە تەماین دەمانگی 11دا ئەنجام بدرێ، پێشتریش لە بەشەکانی ترمانە هەم وەرکشۆپی زانستیمان ئەنجام داوە لەگەڵیانە، هەمیش کۆنفرانسمان کردو هەمیش دیدارمان کردو بۆ بەشەکانی تر. بەڵام کاتێکە لە زانکۆی کوردستانەوە بەڕێزێک پەیوەندی بە ئێمەوە کرد کە ئێمە هاوکاریان بکەین بۆ ئەوەی کە لە کۆنفرانسی هەورامان ناسی ئەواندا من وەکو پسپۆڕێکی شێوەزاری هەورامی کە هاوکاریان بەم و کار بکەم لەگەڵیانە تم زۆر باشم، بەس من ئەم کارە نامەوێت بە کەسی بیکەم، ئەمەوێ زانکۆکە بەشدار بێ بێکەوە هەمومان بەشدار بین بۆی بتوانین کارێکی هاوبەشی گەورە بکەین. خۆشحاڵانە داواکەی منیان قبول کرد. ئەوە بوو لەگەڵ لیژنەی خۆیانە لەگەڵ سەرۆکی زانکۆکەیانە دانیشتین کۆبوونەوەمان کرد. ئیتر ئامادەکاریمان کرد چۆن ئێمە ئەم کۆنفرانسە جێبەجێ بکەین. هەڵبەتە نزیکی وەکوتم دەمانگێکە ئێمە خەریکی ئەم کۆنفرانسەی لیژنەی ئامادەکارمان هەیە. ئەم لیژنانە هەریەکە کاری خۆیانەکەن، لیژنەی زانستیە، لیژنەی کتێبە، لیژنەی کۆمەڵێک کاری تێدا دەکرێت. بێگومان ئەمە مۆدێلێکی تازەیە، تۆ پێشەکیەک یاخود دەواازەیە بکەی بۆ کۆنفرانسێک بۆ ئەوەی کۆنفرانسەکە ئامادەکاری بکەی بۆ کۆنفرانسەکە. دیدارێکمان لێرە، دیدارێکی تریشمان لە شاری سنە بوو پێشتر، لەوێ دیدارێکی تریش کراوە لەسەر ئەم کۆنفرانسە. ئەمە بۆچیە؟ چونکە بەڕێستان ئاگادارن لە کۆنفرانسدا عادەتەن خەڵکانی پیور ئەکادیمی توێژینەوە پێشکەشەکەنواتە ئەوانن کە لە زانکۆکانە مامۆستان لە زانکۆکانە نازناوی زانستیانێ ئەمانە توێژینەوە پێشکەش ئەەکەن بۆ ئەوێ. بەڵام دیدارەکەمان ئەمەوێ ئەوە تاواکەم دیدارەکە ئامانجی چییە؟ دیدارەکە ئامانجی ئەوەیە جگە لە خەڵکانی ناوزانکۆکان کەسانی تری پسپۆڕ و شارەزا بەشدار بن لە کەڤەر و یاخود لە بابەتەکانی ئەم کۆنفرانسانەدا. بۆیە ئێمەش پێمان باش بوو خەڵکێک کە شارەزاییان هەیە لە ئەدەبیات لە مێژوو لە زمانی هەورامان ناسی بێنە ناو بابەتەکە و چووکە هەمووان خۆیان بە خاوەنی ئەم بابەتازان. بۆیە پەیوەندیمان کرد بۆ کەسانەوە کە پسپۆڕن، خۆشحاڵانە قبولیان کرد و ئامادە بوون لەوەی کە لەو دیدارەدا بابەتی زانستیان هەبێت. دیدارە نێودوڵەتێکە بڵێن کۆنفرانسە نێودوڵەتێکە کە ئەنجامەدرێەوە بڕیارە لە شاری سنە بێت لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم کۆنفرانسە لەسەر ئاستی هەردوو
بڵێن شار کە سنە و سلێمانیە هەڵەبجە. ئەنی بەرفراوانترە بێ لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش خەڵک بەشداریەکە و لەسەر ئاستی نێودوڵەتیش خەڵک گێتە ناو ئەو کۆنفرانسە. کاتێک ڕاگەاندن دەکرێت بۆ کۆنفرانس تەوەرەکانی پەخشەکرێ یاخود بڵاو دەکرێتەوە ئەڵێن لەم تەوەرانەدا کار دەکرێت ئیتر هەموو کەس ئازادە کە بابەت بنێرێت لە هەڵەبجە بێ لە سلێمانی بێ لە دیاربەکر بێ لە قامیشلۆ بێ لە هەموو کەس تەنانەت لە دەرەوەی وڵاتیش هەموو کەس ئازادە بابەت پێشکەشەکرێ ئەوەنەی من زانیاریم هەبێ بەڵێ تەنها لە هەڵەبجە و سلێمانی و سنە نییە بابەت پێشکەش کرابێ خەڵکانی تریش لە زانکۆکانی تر لە شوێنەکانی تر بابەتیان پێشکەش کردووە نزیکی 120 بابەت هاتووە بەڵام تا ئێستا 45 ئەپرۆڤ کراوە قبول کراوە چونکە خۆتان نەزانن ئەم کۆنفرانسە لەم بابەتەیە یاخود لە بابەتی هەورامان ناسیە بابەتێکی فراوانە و گشتگیرە و خەڵکانێکی ئێجگار زۆر لەم بابەتانەیە حەزەکەن قسەیان نەبێ حەزەکەن بابەتیان هەبێ بۆیە بە خۆشحاڵیەوەڵین بەڵێ خەڵکانێکی زۆر پەیوەندیان کردو توێژینەوەیان ناردۆ بابەتیان ناردۆ بەڵام ئەوە سێتە سەر لیژنەی زانستی ئایا کامیان ناڵین خراپن کامیان گونجاو و دەسەیە بۆم کۆنفرانسە ئەبێ ئەوان لەو کاتەیە ئیتر بڕیارەرێن لەسەر ئەو پێوەرانەی کە لیژنەکاندایان ناوت. باشە ئەم کۆنفرانسە کە ناوەکەی هەورامان ناسیە هەورامان لە چ ڕوویەکەوە ئەناسێنن لە ڕووی تەنها کللتوری و ئەدەبی و ئیناسیێنیا خول لە ڕۆکانی تریشەوە لە کاتێکەوترێ هەورامان ناسی ئیتر زۆر شتەگرێتەوە فرەڕەهەندە زمانە ئەدەبە مێژووە جوگرافیایە ژینگەیە کۆمەڵایەتیە هەموو ئەو ئەندازیاریە تەنانەت هەموو ئەو بوارانەی کە ئەچێتە ناو هەورامانەوە لە ناو هەورامان ناسیدا هەیە چکە تەنانەت ئاینە خۆتان نەزانن مێژوویەکی ئێجگار دێرین لەم ناوچەیە هەیە ڕەسەنایەتێکی ئێجگار هەیە لە ناو ئەدەبیات و مێژووی ئەم دەڤەرەدا هەڵبەتە ئەمە نەبێتە بەوەی کە سۆریە دیا بە جۆرێک لە جۆرەکان باسکە بەڵام ئەمە ڕاستیە فاکتەکە کە ئێمە بمانەوە بگەڕینەوە بۆ مێژووی ئەدەبیات و مێژووی زۆر جار مرۆڤایەتیش تەنانەت ئاینیش ئەبێ بگەڕینەوە سەر مێژووی ئەم دەڤەرە یاخود ئەو بابەتانەی کە تەنانەت ئەوەی کە باز لە ئاوێستا ئەکرێت کە بۆ یەکەم جار بەم شێوەزارە نووسراوە ئەبێ بگەڕینەوە بۆ ئەو کاتە بۆیە ئەڵین هەموو بابەتەکان ئەگرێتەوە هەموو تەوەرەکان ئەگرێتەوە دەستنیشان کراوە زمانە ئەدەبا مێژووە کللتورە شارستانیەتە هەموو بابەتانە دەستنیشان کراون لە تەوەرەکانە بێگومانەوانەی کە خۆیان بە پسپۆڕی ئەم جۆرە بابەتانە ئازانن بابەتیان ناردەوە باشەمەتە چەند کاریگەری ئەبێ لەسەر خودی ناوچەی هەورامان هەم بە هەورامانی ئەمدی و کە لە لای خۆمان لە باشووری کوردستانە هەم لە ڕۆژەڵاتی کوردستان یعنی مەبەستم ئەوەیە ئەمە کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە جۆرێک لە پەیوەندی زیاتر لە نێوان ئەو دوو بەشەیە دروست بێ هەرچەندە هەردووچیان لە ڕووی کللتور لە ڕووی شێوەزار لە ڕووی کۆمەڵەشتەوە هەر یەکشتنیان بێگومان خۆتان نەزان سنوورێکی دەستکرد هەیە ئێستا لە نێوان هەورامانی تەخت و هەورامانی لۆن تەخت بەسمان ڕۆژەڵاتە لە هۆنیش مەبەستمان هەورامانی ئەم دیوە ئەم سنوورە دەستکردەکە هەیە کاری نەکردوێتە سەرەوەی کە هێڵێکی تەواو جیاکەرەوە بێ لە نێوان هەردوو کللتوردا بگرە پەیوەندیەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە هێشتا ماون ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە لە ڕووی زانستی و لە ڕووی ئەکادیمیەوە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ماون کللتورەکان هەمان کللتورن بەڵام ئەکرێ بڵین بە حکمی سەختی ناوچەکان لەوانەیە کەمێک هەریەکە کللتوری خۆی پاراست بێ یاخود تایبەتمەندی خۆی پاراست بێ چونکە بەڕێستان ئاگادارن ئەو مانەوەی کە لە هەورامانی تەختەیە بە هەموو شتەکانیەوە بە هەموو شێوە و ڕوخسار و شکڵیەوە زیاتر پارێزراوە وەک لەم دی و بۆچی چووکە ئەم دی و تا ڕادەیەک بەهۆی حکمی وێرانکاری سەردەمی سەدەی پێش یاخود ڕژێمی پێشووتری ئەم ناوچەیە تەواو وێران بوو لە کاتی جەنگی ئێران و عێراقا ئەتوانم بڵێم تەختی عەرز کرایەوە ئەوەی کە هەیە کە ئێستا ئەتوان بڵێم هەم سروشت خۆی ڕۆڵێکی گرنگی هەبوو هەم تاکەکانیشی جنگاون لەگەڵم سروشتەیە لەگەڵ ئەستەما جنگاون واقعەکی وایان لەگەڵ خۆیانە دروست کردووە بۆ خۆیان دروست کردووە کە هەمیشە پابندی ئەو ژینگە و شوێنە بن کە ماوەتەوە هەڵبەتە ئێمە کاتێک وەکو زانکۆ ناوەندێکی ئەکادیمین ئامانجمان ئەوەیە زانکۆ و کۆمەلگا پێکەوە بەستینەوە کۆمەلگا بە چۆن بێکەوە بەستێتەوە تۆ بتەوێت ئەو کۆمەلگا یاخود ئەو تاکە
کەسەکانە زانکۆ بە موڵکی خۆیان بزانن ئێمە تەنها چوارچێوەیەکی بینایەک نین لە شوێنێک لەسەر کورسی و مێزێک دانیشت بێت نین و تەواو نەخێر ئەمانوێت تاکەکانی کۆمەڵگا شارەکان لادێکان شوێنەکان هەموو ئەم زانکۆیە بە موڵکی خۆیان بزان و ئێمەش ئەوان بە موڵکی خۆمان بزانین لەم چوارچێوەیەدا هەوڵمان داوە کە دەست بەرین بۆ بابەتانەی کە بابەتێکن کە چۆنەڵی تاکەکان بەشێک لە بەشەکان ئینتیمایان بۆ بگەڕێتەوە هەم بۆ خودی ناوچەکان هەم بۆ زانکۆکان هەڵبەتە ئەمە هەر ئەم بابەتە نیە زۆر بابەتی تریش ئێمە دەستمان بۆ بردووە لە داهاتووشدا بابەتی ترمان ئەبێت باشە دکتۆر بابەتێکی زۆر گرنگ کە هەم تایبەتە بە کۆی بڵێن ناوچەکە و هەرێمی کوردستان هەم وەکو هەورامان خۆشی کە ژینگەیەکی جوانی هەیە و ساڵانە خەڵک ڕووەکاتە ئەوێ تا چەند لە توێژینەوەکانە ئەوەی کە هاتووە ئەوەی کە ئاگاداربی توێژینەوەکان گرنگیان بە پاراستنی ژینگەی هەورامان ناوە هەرچەنە من لە لیژنەی توێژینەوەکانانیم بەڵام هیواخوازم و دەخوازم هێشتا کاتیش ماوە ئەو کەسانەی کە تایبەت مندن بەم بوارە بابەتیان نارد بێت و بابەتیش بنێرن بەڵام ئێمە یەک شتمان بیر بە سروشتی ئەم ناوچەیە لە شعرەکانی سەیدی مەولەوی بێسارانی هەر زوو درک بەوە کراوە کە ئێمە دەستبردن بۆ درەختێک پیسکردنی ئاو پیسکردنی خاک خیانەتە خیانەتێکی نیشتیمانی ئەو کاتە بیر لەوە کراوەتەوە خۆشەویستی تاک بۆ نیشتیمان تاک بۆ خاک تاک بۆ ژینگە زۆر زوو هەست بەوە کراوە کە مرۆڤ و نیشتیمانیان مرۆڤ و ژینگە واها ئاوێتە بوون لەگەڵ یەکترا زۆر بە ئەستەم لە یەکتر جاکرێنەوە بەڕێزێک لە قسەکانی ئەو ڕۆژەوتی خانوەکانی هەورامان هەمووی قەناسن یعنی ئێمە پێمان سیر بۆم قسەیەکرد لەبەر ئەوەی کە پێی گوناحە درەختێک ببڕێتەوە لەبەر بینایی یاخود لەبەر شێوەی و شکڵی خانوەکە ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی بڕینەوەی درەختێک دەستبردن بۆ دارێک پیسکردنی ژینگە لەلایەن هەموو تاکەکان و هەڵبەتە شتێکی نەخوازراوە بەڵام ئەم ناوچانە زیاتر پابندن بە پاراستن و خزمەتکردنی ژینگە چونکە پێیان وایە ژینگەش خزمەت بەوانەکاتەوە ئەمە بابەتێکە ئێمە هەمومان هیوادارینەوە بە ڕێزانەی کە توێژینەوەیان ناردوو کە دەنێرن گرنگی بەم بابەتە بن هیچ نەبێت ئەو شعرانە شرۆڤە بکرێت کە باز لەم بابەتە ئاکەن چونکە تایەتی لە شعری شاعیرەکانە هەموو تایەتی تەنانەت خۆشەویستەکانیان لەگەڵ ژینگەیەوەها ئاوێتە کردووە کە وێنەیەکی ئەجگار جوانیان یاونەتێ دەست خۆش بێ دکتۆر هیوادارم کۆنفرانسەکەتان سەرکەوتوو بێەوە ئەو کۆنتاکتەش بەردەوام بێت لە نێوان زانکۆی هەڵەبجەوە زانکۆکانی تری هەموو پارچەکانی کوردستان و تەنانەت جیهانیش سپاس بۆ دکتۆر مەهاباد کامیل سەرۆکی زانکۆی هەڵەبجە کە ئەمڕۆ میوانمان بووی بەخێر بێ سەر چاوان